وڵی کێشەکەیمە ئەوەیە ئەمە کاسبکارین، ئەمە کڕین و فرۆشتنی ئاژەڵە ئەەکەین. ئەو جا لە بینی بڵین ئێستا ئەمن بۆ وەک خۆم ئەمن خەڵکی نعیەی قەسرێمە هاتو چۆشم زیاتر لۆ مەدانی ئاژەڵانی ئاجیاوایە. ئێستا ئەو سەیتەرانە بەڕاستی ئابووینە بارگرانی، بەڕاستی ئابووینە مای ئەزیەت و ئازار لۆ خەڵکیمە. یعنی یەک گۆلک تاوێ یەک تەقە گۆلک بە سەد بین و بەهانە و هەنجەت بیستە شەبوسی بکەی ئیزنت نادا. کاکە لۆ ئیزنم نادەی ئەمن هەوڕۆ نمونە گۆلکەکە لۆ پێداویستی خۆیان فرۆشم ئەدی لە چێ بیفرۆشم؟ کاکە دی نابی بێمە مەدانێ و نابی بچمەوە و نابی شتێکی بکڕم و ببەم و ببینی. ئەو جا ئەگەر حدودە کاکە سەر و سەرچاوم ئەگەر ئەبەمە ئێرانێ سەر و سەرچاوم، بەڵام ئەمن لە نەعیەی قەسرێ لۆ نەعیەی ئاجیاوایە. یعنی هەمووی سعاتە ڕێیەک نییە، سعاتە ڕێیەک. ئەو جا کوردستانیشە کاکە بە کوردی قسەیاکەم، وەڵی بە ئینگلیزیم قسە نەکردینە، بە عەرەبیم قسە نەکردینە. یعنی تاکەی وەلەو خەڵکەیەکەن، تاکەی یعنی ئەو خەڵکەی ئەچەوسینەوە. لەبەرچی هۆکارەکەی چیە ئەوە؟ هۆکارەکەی لەوان بپرسە کاکە، ئەمن هۆکارەکەی کاسبکارم ئای مالێ ئەوەیەکەن، ئەمن سوانم هەڕوو لەوان بپرسە تاخوا لۆواکەن. ئەو بەس ئاڵێ مەمنوع ئەو ئەمرە و هاتیە. ئاڵم کاکە لۆ عینی هەمان پرسیاری تۆ من لە ئیسەی تەڕێیاکەم، بەڵام جوابی وێنی ئاڵێ ئەمرە و هاتیە خەلاص، هیچ ڕوونکردنەوەی دیت لۆ ناداوە. ئەو ئیشی بۆی نییە ئەتوو تعزیب نەفسی تەدا، ئەو ئیشی بۆی نییە، ئەزیەتێ بینی هیچ ئیشی لەوەی نییە، قسەیەکە و ئەکات و دەبی تەدبیقیکەی. کاکە ئەگەر قاچاغین کردیە قەیدی نییە، ئەگەر بە قاچاغە قەیدی نییە، بەڵام ماڵیاتێکی خۆماڵیە ئیناوە خۆیە. ئەمن ئێستا هەوڕۆ گۆلکەی ماڵی خۆماهینایی ماڵی خۆ لۆ فرۆشتنێ ماهینە، یعنی بی بەمە چێدی لەوێ چیان پێ بکەی لێو نابینی لەوێن دەرێ گۆ گەر بشی بەی نابینیەوە. گۆتمە دێگەر نەم فرۆشبەری هەڵدەم بڕواایە لەوێ ئەتەڵاکەم ئێ بەڵام چیان دەگەڵەکەی کاکە، بەڵام حەقیشە، حەقە ئەو خەڵکە حەقەوا لێ بکرێت، چونکە ئەمەش بەڕاستی تاوان ناهەیە، ئەمەش بەڕاستی ئەمەش تاوان بارین باە حەق خۆمان. لەبەرەوەی ئەوە زبەینێ هەڵبژاردنە لە پێشە هەمومان ڕۆژێکی باتەرخانکەین پچین داغەچێ لەوانە دەین کاکەمەش قەڵەمە وەڵا لە شۆڕشی چیای باشترە هەوڕۆ دەنگدان ئەگە بتانەوێ یعنی کوردستان بەرەو ئاقارێکی باشتر ببن بەخوای دەبێت بڕۆنە دەنگدانێ، دەوی خەڵک ڕوودە سندوقەکانی دەنگدان بکە. یعنی هیچ عیلاج نییە، ئەوڕۆ شەڕەت فەنگ نییە کاکە قەڵەمە، بەس ڕۆژەکی تەرخان کە بەس خەڵکی مەنی واوی و ناچێت دەنگدانێ، وەڵا بچی و نەچی وەچیەکە کاکە وەچی یەک نییە. کاکە ئەی هاوار ئەوەی خەڵەت عاڵی بووە بە عاڵی بیوەچی یەک نییە، بڕۆنە دەنگدانێ وەڵا دەنە عاڵن لەوەی چاتر نابی. زۆر سپاس، زۆر بەخێر بێن سەر چاوە.